سڵاو بێەوە بینەرانەوە گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆسانە لە گوندینەی مەریوان. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ڕێزگرتن لە یادیگیان بەخەتکردوویەکی شۆڕشی ژینا لە شاری بۆکان. سەپاندنی حوکمی زیندانی تازیری بەسەر 4 چالاکی مەدەنی خەڵکی شارەکانی خۆی و تەورێز. یان لە دەستدانی دوو کرێکار لە ئێران. دەرسێدارەدانی 18 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆسانە لە گوندینەی مەریوان. ڕۆژی سێشەممە دوی بەفرامبار هەڵمەتی زاگرۆسانە لەلایەن کۆمەڵێک لە ژینگە پارێزان و دانیشتوانی گوندی نێو دەوروبەر لەو گوندە بەڕێوەچوو. بە پێوێنانی کە بەدەستمان گەیشتون بەشداربوونەوە هەڵمەتە ئاماژە بەوە دەکەن کە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی سیاسەتە هەڵەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە لە ئاست ژینگەی کوردستان و هەروەها بەهۆی بڕینەوەی داری دارستانەکان لەلایەن کەسانی بەژەوەندی خوازەوە کە زۆربیان پشتیوانی حکومەتیان هەیە بەرەیەکی زۆر لە دارستانەکان و ژینگەی کوردستان لە ناوچووە. لە بەردەوامی هەڵمەتەکەدا جەخت لەسەر ئەوە کراوەتەوە کە هەڵمەتی زاگرۆسانە لە کوردستان بە مەبەستی بژاندنەوەی ژینگە و قەرەبووکردنەوەی ئەو زیانانە کە لە ساڵانی ڕابردوودا بە سروشتی کوردستان گەیشتووە بەڕێوە دەچێت. دەست بە سەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەریوان. ڕۆژی سێشەممە سەی بەفرامبار هاوڵاتیەکی خەڵکی شاری مەریوان پاش بەشداری لە هەڵمەتی زاگرۆسانە لە گوندی نێو و کۆتایی هاتنی ئەو هەڵمەتە لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی راپۆرتەکان ئەو هاوڵاتیە بە ناوی شێرکۆکانی سانانی پاش دەست بەسەرکرانی لەلایەن هێزەکانی ئیداری دەسەڵاتەوە بە مەبەستی بەڕێوەچوونی ڕەوەندی لێپرسینەوە و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. شایانی باسە سەر ڕای بەدواداچوونی بنەماڵەکی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە و دەست بەسەرکراوە زانیاریەک لە بەردەستدانی و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ڕێزگرتن لە یادیگیان بەخەتکردوویەکی شۆڕشی ژینا لە شاری بۆکان. ڕۆژی ڕابردوو بنەماڵەی ئەمجەد عینایەتی لە گیان بەخەتکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی هاوکات لەگەڵ ساڵ ڕۆژی لەدایکبوونی و قارەمانە لە مەراسمێکدا ناو یادی بەرز ڕایگیرە. بە پێوێنانی کە بەدەستمان گەیشتون بنەماڵی و گیان بەخەتکردووە هاوکات لەگەڵ بەشداری کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و خەڵکی ئازادی خوازی و شارە بەدانانی گوڵی سوور لەسەر گوڵکۆیەوە ئاسیزە پەیمانیان لەگەڵ نوێ کردوێتەوە. جێگای ئاماژەیە کە ئەو هاوڵاتیە ڕێکەوتی 26 خەزاڵوەری 1401 هەتاوی بە تەقەی ڕاستەخۆی هێزەکانی ڕژێمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی دەست بەجێ گیانی بەخەتکرد و پەیوەست بە کاروانی گیان بەخەتکردوانی ڕێگای ئازادی بوو. سەپاندنی حوکمی زیندانی تازیری بەسەر 4 چالاکی مەدەنی خەڵکی شارەکانی خۆی و تەورێز. لە ڕۆژانی ڕابردوودا 4 چالاکی مەدەنی خەڵکی شارەکانی خۆی و تەورێز لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە سەرجەم حوکمی 13 ساڵ و 3 مانگ زیندانی تازیریان بەسەردا سەپێنرا. بەپێی راپۆرتەکان ئەمین تەقیزادە، سەمەد حەیدەری و ڕەزا سەلیمی 3 هاوڵاتی خەڵکی شاری تەورێزکار ڕێکەوتی دوی ڕێبەندانی ساڵی ڕابردوو بە توند و تیژیەوە لەلایەن هێزەکانی ئیداری دەسەڵاتی ڕژیمەوە دەست بەسەرکراون لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی سازکردنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژ بە ڕژیم هەریەک حوکمی 4 ساڵ و 3 مانگ زیندانی تازیریان بەسەردا سەپێنراوە. هەروەها هاوڵاتێکی دیکە بە ناوی جەواد فەتحوڵی خەڵکی شاری خۆی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حوکمی 6 مانگ بەندکرانی بەسەردا سەپێنراوە، بەڵام هێشتا سەبارەت بە ئەو تۆمەتی خراوەتە پاڵی زانیاریەک لە بەردەستدا نییە. مانگرتنی کرێکارانی شیرکەتی پترۆشیمی تەخت جەمشید. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شیرکەتی پترۆشیمی تەخت جەمشید دژ بە وەدینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوە. بە پەیوەندانی کە بەدەستمان گەیشتون کرێکارانی ناڕازی بە وتنەوەی دروشم دژ بە گەندەڵی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی خوازیاری بەرزکردنەوەی ئاستیاق دەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارەما، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و هەروەها بایەخدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ژیان و مایشەتی کرێکاران بوون. ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە کانگەی بەرکەمەڕەی کرمان. ڕۆژی ڕابردوو زیاتر لە 600 کرێکاری شاغڵ لە کانگەی بەرکەمەڕەی کرمان
دەژ بە پێنەدانی ئەقدەسە دواخراوەکانیان لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە ناڕزایەتیان دەربڕی. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە کرێکارانی ئەو کانگایە بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە ئەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی زۆر خراپ پیابووریدا دەژین. لە بەردەوامی ناڕزایەتیەکاندا کرێکاران خوازیاری پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکان، کۆتایی هاتنی جیاکاری لە ئەقدەستەکان، گۆڕانی گرێبەستەکانیان، دابینکردنی ئیمەنی شوێنی کار و هەروەها وەدیهاتنی داخوازیە دواخراوەکانیان بوون. گیان لە دەستدانی 2 کرێکار لە ئێران لە ڕۆژانی ڕابردوودا 2 کرێکار لە شارەکانی ئەردەبێل و خومەینی شەهر بە هۆی بایەخنەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران گیانیان لەدەستدا. بە پێڕاپۆرتەکان کرێکارێکی پاکبان و شاغڵ لە شارەداری شاری ئەردەبێل کاتی کارکردن بەهۆی پێکدادانی ئۆتۆمبیلێک بریندار و پاشگواستنەوەی بۆ نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستدا. هەروەها کرێکارێکی شاغڵ لە شیرکەتی پیشەسازی لە شاری خومێنی شەهر بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار تووشی ڕووداوی کار بووە و دەست بەجێ گیانی لەدەستداوە. ژانی باسە بەهۆی نەبوونی ڕێکخراوەیەک بە مەبەستی چاودێریکردنی دۆخی ئیمەنی کرێکاران لە ئێران ساڵی ڕابردوولانی کەم 2042 هاوڵاتی گیانیان لەدەستداوە و هەروەها 16,000 کەسی دیکەش بریندار یاخود کەمەندان بوون. لە سێداردانی 18 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا 18 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 9 زیندانی بەناوەکانی هۆشەنگ ئەمیری، مەهدیە کەیهانی، قەنبەر فەرهادی، شیراز چەمەنی، مەنوچەهر مەهەکی، پژمان سەعیدی، نەجات یاری، سەفەر عەلی سادقی و کازم حەمیدی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی نەیشابور، هەمەدان، ئیلام، جیرۆفت، بۆرازجان، بەم، سپیدار، ئەهواز و گورگان ئێعدام کراون. هەروەها 9 بەندکراوی دیکەش بەناوەکانی یەزدان، جوزیپور، سامان بەرزێگەی، کەریم یوسفی، محەممەد ڕەزا مەدەدی، مەهین ڕەشیدی، عەباس عالەمی، ناسر فەرەجی، تەوحید بەرێزگەر و جەمشید ئەمیر فەزڵی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی یەزد، بیرجان، خاف، گورگان و عادڵ ئابادی شیراز لە سێدارە دراون. بەڵێ بنەران، دوایین هەواڵیشمان تایبەتە بە بابەتێک بە نانیشانی بە تەواوی ڕاوەستانی هەناردەکردنی گاز لە ئێرانەوە بۆ عێراق. ڕۆژی سێشەمە دوی سەرماوەست وەزارەتی وزەی عێراق ڕایگەن کە دەوڵەتی ئێران بە تەواوی هەناردەکردنی گازی بۆ ئەو وڵاتە ڕاگرتووە. بە پێڕاپۆرتەکان بەهۆی ڕاگیرانی ناردنی گاز لەلایەن ئێرانەوە باشێکی زۆر لە وزەخانەکانی کارەبا لە عێراق داخراونەوە، هەروەها زیاتر لە 4500 مێگاوات بەرهەمهێنانی کارەبا لە عێراق کەم کراوەتەوە. وەزارەتی وزەی عێراق ڕایگەیاندووە کە ئەگەری هەیە لە ڕۆژانی داهاتوودا لە شارە گەورەکان و هەروەها و شوێنانی کە دانیشتوانێکی زۆری هەیە پچڕانی بەردەوامی کارەبا ڕوو بدات. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.